ئێرە ئەشکەوتی سەهۆڵانە قەدیمیەکان تێیدا ژیاون چونی ئێرە ئاوی لێبووە. ئەشکەوتی سەهۆڵان قوڵترین ئەشکەوتی ئاوی دنیایە. ساڵیانە 180,000 نەفەر گەشتیارمان هەبووە. ئێرە ئەشکەوتی سەهۆڵانە سەر بە شارستانی مەهاباد شوێنێکی زۆر خۆش و تایبەتە کە سەرنجی هەموو بینێڕێکی بۆ لای خۆی ڕادەکێشێ. ئێرە ئەو مەسیرێک کەمە پێی داهاتوین قەدیم بێرەمان دەکوت کونەماڵان چون لەو مەسیری وشکایەکەی ئاساری تاریخی دیتراوەتەوە. قەدیمیەکان تێیدا ژیاون دەو مەسیری وشکایەکەیدا چونی ئێرە ئاوی لێبووە. ئاویش حیاتی بەشەر بووە هەر خۆراکیان لەگەڵ خۆیان هێناوە و لێرەدا ژیاون. تەنها کەسێک کە لەبارەی ئێرەدا شتێکی نووسیوەیە کتێبچەیەکی هەیە ژاک دو مۆرگانی فەڕەنسەوی بووە. ژاک دو مۆرگانی فەڕەنسەوی ساڵی 1892 تا 1896 کە لە غەربی ئێرانە خەریکی نووسینی جوغرافیای غەربی ئێرانە بووە. ئەو گەشتیارە بە ناوبانگە هاتووە نەخشەی ئێرێ چێشاوەتەوە، کوڕووکی ئەو ئەشکەوتەی چێشاوەتەوە و ئەو زمانی کە لە تاریکایدا چێشاوێتەوە لەگەڵ تەقریبەن 60% ئەلحان هەمخانی هەیە. خۆشبەختانە ئەو ئەشکەوتە ساڵیانە تا 170,000 تا 180,000 نەفەر گەشتیارمان هەبووە. خاطرەوە کە سەفەری تەفریحی و ئیتر وەتە خانەوادان خۆشمان لێ بگذەرێ هاتین بۆی مەسیرە وتیان خۆشە ئێمەش هاتین بۆ ئێرە. ئەشکەوتی ئەوها نییە لە کوردستانی خۆمان و زۆر بەڕاستی شوێنێکی خۆشە و شوێنێکی پاک و خاوێنە و شوێنێکی گەشتیاری زۆر سەرنجڕاکێشە. ئەو یەکەم جاریشمە دیێمە ئێرە فقط منش بە تاریفیەوە هاتمەوە سەوڵانی جێگایشە خۆشە و ئاخری و ئۆخریە و ئەشکەوتەی بۆ هیچ کەس معلوم نییە کە دەگاتە چووە. ئەو جێگای کەمال حانەکانی قایقەکەمان لێ ڕاگرتووە هەین ئەوە تقریبان 50 متر بڵیندایی ئەو ئەشکەوتەیان لەسەر ئاوەکەڕات تا دەگاتە بنی میچەکەی 50 متر بڵیندا. ئەشکەوتی سەهۆڵان قوڵترین ئەشکەوتی ئاوی دنیایە. غەواسەکان تا 62 متری توانیویانە بچنە خوارێ بەڵام لە 62 متری زۆر زیاتریشی هەیە و حتا غەواسە کات بڕۆیش بۆ خوارێ بۆ ئەیمە تعریف دەکرد و فیلم بەرداری دەکرد دێکوت بنەکەی وەکو بیابانێک وایە ئەو نورەفکەنەی لە هەر لایەشی دەگری نەدەگات تارزی نە لەولای لە دیوارەکەی دەدا. غەواسەکان ئەلێرە ڕۆیشتونە پێشە تقریبان 500-600 متر ڕۆیشتونە پێشێ و ئیشەڵا لە ئایندەدا ئەلەو مەسیرەش ئیسفادە بکرێ و ئەو دەمی کاری کارشناسی لەسەر بکرێن نەگەوەی کە بە تەوری مەعەلی بێن بڵێن وەڵا بەردەی دەشکەین و لایەش دەکەینەوە. هەر 120 ساڵ یەکسان بەو قەندیلە زیاد دەبێ. نێو ئەو ئەشکەوتەش شەمشەمە شۆرە و کۆتری تێدایە. ئاوەکەی ئەوەندە ڕوونە ئەتووە تاوەکوونیە تقریبان 15 متری 20 متری دەیبینی.
سەر خودی چێوەکەی قەڵایەکی لێ ئەو قەڵایە لەگەڵ نێو ئەشکەوتەکەی ئرتباتی هەبووە خەڵکانی زوو کە لەو منتەقەیدا ژیاون هاتوونە خوارێ و لەو مەسیری ویشکایەکەیدا ژیاون و دەگەڵ وێ ئرتباتیان هەبووە. لە کوردستانی خۆمان ئەشکەوتی ئاوای لێ نییە ئەشکەوتی ئاوی ئاوە شوێنێکی گەشتیاری ئاوە بەڵام ئێرە ئەو ئەشکەوتە بەڕاستی زۆر سەرنجاکێشە من ئەوە دووەم جارە دێم بۆ ئێرە هەوایەکەی هەوای ئێرە زۆر فێنکە و بەڕاستی دڵکراوە ئێرە زۆر.